بسم الله الرحمن الرحيم. عزیزان و خۆشەویستان، سەلام و ڕەحمەت و میهرەبانی خوای پەروەردگارتان لەسەر بێت. هەر کۆڕ و مەجلیسێک بە پێی فەرمایشتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ذکر و یادی خوای گەورەی تێدا نەکرێت، سەڵەواتی تێدا لەسەر پێغەمبەر نەدرێت صلی الله عليه وسلم، پێغەمبەر دەفەرمێ ئەو کۆڕ و مەجلیسە ئیلا ئینسان لێی پەشیمان دەبێتەوە و ئیلا ئینسان داخ و حەسرەتی بۆ هەڵدەکێشێت. بۆیە وا باشە هەر کۆڕ و مەجلیسێک ذکر و یادی خوای گەورەی تێدا بکرێت و سەڵەوات لەسەر پێغەمبەر بدرێت صلی الله عليه وسلم، چونکە سەڵەوات پاداشتێکی یەکجار گەورەی هەیە بۆ ئینسان. خوای گەورە بە ذاتی خۆی بە گەورەی خۆی سەڵەوات لەسەر ئەو پێغەمبەری دەدا صلی الله عليه وسلم. دەفەرمێ ئین الله ومەلائیکەته یصلون على النبی. خوای گەورە بە ذاتی خۆی بە گەورەی خۆی سەڵەوات لەسەر ئەو پێغەمبەرە دەدا صلی الله عليه وسلم. بۆی ئەمن و تۆش سەڵەوات لەسەر ئەو پێغەمبەرە بدەین صلی الله عليه وسلم. فریشتەکانی خوای گەورە سەڵەواتی لێ دەدەن. جا خوای گەورە دەفەرمێ یا ئەیها الذین آمنوا صلوا عليه وسلموا تسلیما. ئەو کەسانێک کە ئیماندارن خۆتان بە ئیماندار دەزانن، سەڵەوات لەسەر ئەو پێغەمبەرە بدەن صلی الله عليه وسلم. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم ئەولى الناس بی یوم القیامەتی ئەکسەرهم علي صلاة. ئەو کەسەی کە لە ڕۆژی قیامەتێ زۆر لە من نزیکە، لە هەموو کەس ئەولاترە شیاوترە بەوەی کە لە من نزیک بێ. پێغەمبەر دەفەرمێ کێیە؟ ئەو کەسەیە سەڵەوات لەسەر پێغەمبەر دەدات صلی الله عليه وسلم. بۆیە لە فەرمایشتێک داهاتووە کە ئیبن تەیمیە دەفەرمێ ئەو فەرمایشتە شەواهیدی هەیە کە صحیح بێ و فەرمایشتێکی تەواو بێت. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم هەندێک کەس هەنا لە ڕۆژی قیامەتێدا لەسەر پردە سیڕاتێ کاتێک کە دەڕۆن دەکەون ناتوانن بە تەواتی بپەڕنەوە. دەفەرمێ سەڵاواتەکانی من دێن کە ئەو کەسە سەڵەواتی زۆر لەسەر پێغەمبەر داوە صلی الله عليه وسلم. سەڵەواتەکان بەو پیاوەی دەگەن، ئەو پیاوە ڕاست دەبێتەوە و هەڵدەستێتەوە یەکسەر لەسەر پردی سیڕاتێ دەپەڕێتەوە. بەهۆی چیەوە؟ بەهۆی سەڵاواتەکانی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم. ئاوە چ پاداشتێکە، چه گەورەییەکە لە سەڵەواتدان لەسەر پێغەمبەردا هەیە صلی الله عليه وسلم. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم من صلى علي صلاة واحدة. هەر کەسێک یەک سەڵەوات لەسەر من لێ بدات، زانە پاداشتەکەی چییە؟ دەفەرمێ صلى الله عليه 10 صلوات. خوای گەورە چەند سەڵەواتی لەسەر لێدات؟ 10 سەڵەوات لەسەر ئەو کەسە لێدات، یعنی 10 جار ڕەحم و بەزەی بۆ کەسە دادێتەوە و ڕەحم پێ دەکات. ئەنجا دەفەرمێ وحطت عنه 10 خطيئات. ئەنجا ئەو کەسە 10 گوناه و تاوانی لەسەر ڕۆژ دەبێتەوە. سبحان الله بە یەک سەڵەوات. دەفەرمێ ورفعت له 10 درجات. ئەو کەسە 10 جار پلەی لە لای خوای پەروەردگار بەرز دەبێتەوە. بەهۆی چیەوە؟ ئەو هەموو فەزڵ و پاداشت و گەورەیە بەهۆی سەڵەواتدانە لەسەر پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم. یەک جار سەڵەوات لێ بدە، 10 جار خوای گەورە سەڵەواتت لەسەر لێ دەدات. 10 گوناه و تاوانیشە لەسەر ڕۆژ دەکاتەوە، 10 جار پلەی لە لای خۆی بەرزت دەکاتەوە. سبحان الله. ئەو کەسەی دەیەوێت لە پێغەمبەر نزیک بێت، ئەو کەسەی دەیەوێت شەفاعەتی پێغەمبەری بۆ واجب بێت، با سەڵەوات لەسەر پێغەمبەر بدا صلی الله عليه وسلم. کەواتە ئەی ئەو کەسەی کە گوێت لێیە بەتایبەت لە ڕۆژی جومعە و شەوی جومعەدا لەبیرت نەچی سەڵەواتدان لەسەر پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئەو هەموو فەزڵ و پاداشت و گەورەیە ئەو دەرفەتە لە بەردەمی ئێمەدایە، بە ئەو دەرفەتە و ئەو هەلا بخۆزینەوە و ئەو پاداشتە لەدەست نەدەین. بەهۆی چیەوە؟ بەهۆی سەڵەواتدان لەسەر پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم. هەموو سەڵەواتەکانیش بەو پێغەمبەرەی دەگەنەوە وەکو پێغەمبەر فەرموویەتی صلی الله عليه وسلم، بەتایبەت لە ڕۆژی جومعەدا. بۆیە لەبیرتان نەچێت سەڵەواتدان لەسەر پێغەمبەر صلی الله عليه وسلم. هەر کۆڕ و مەجلیسێکیش کە دابنیشن ئیلا ذیکر و یادی خوای گەورە نەکەن و سەڵەوات لەسەر پێغەمبەر نەدەن، ئیلا ئەو کۆڕ و مەجلیسە پەشیمانی و حەسرەتی لە دوایە. خوای گەورە پەنامان دات، خوای گەورە شەفاعەتی پێغەمبەرمان بۆ واجب کە ئینشاءالله بە ئومەتی ئەو پێغەمبەرەمان حیساب کات لە ئەجر و پاداشت و گەورەی سەڵەواتدان لەسەر پێغەمبەر صلی الله عليه وسلم بێبەشمان نەکات. آمين. وصلى الله على محمد وعلى آله وصحبه وسلم، والسلام عليكم ورحمة الله وبركاته.